الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سلام خواهی گەورە لە هەموو لاکتان بێ خوشکبرانی بە ڕۆز و خۆشەویستمان خۆشحاڵین لە ئەڵقەیەکی تردا لە بەرنامەی وشە قورئانیەکان و جیاوازی لە جوانیاندا بە خزمەتتان شاد بووینەوە. لە ئەڵقەی ئەم جارەماندا دەچینە خزمەت جیاوازی چەند وشەیەکی تر لە وشەکانی قورئانی پیرۆز. خواهی گەورە یارمەتیمان بدات جوان بابەتەکان لێ حاڵی بین، جوان جەنابتانی لێ حاڵیکەین، جوان بێتە هۆکاری جوانتر لە خزمەت قورئاندا بین، زیاتر و زۆرتر تەدەبور و تەئەمولات بکەین لە واتە و لەمانە و لە وشە و ئاەتەکانی قورئانی پیرۆز. لە دەستپێکدا بە خێراتنی جەنابی مامۆستا دەکەین. مامۆستا بەخێر بێ. خی گەورە سەلامەتتان کە و پاداشتی خێرتان بداتەوە. مامۆستا قورئان باسی ئیسراف و تەبذیر دەکا، هەردووکیان بە مانای زیادە ڕەویکردن دێن. ئەم دوو دەستەواژە، ئەم دوو وشە جیاوازیان لە چیدا؟ الحمد لله وبه نستعين والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. ويقول فاداشنا بدنا مصيبرس اللهم أجمعين. ديار إسراف والتبذير وكجنابتان باستان كري يعني دز بلاوي زيادة روي كردن لاشتكانا هادو شان مذموما، يعني اما هاد بزوري بيك وشبك علي دينينو اما زيادة روي كردن دز بلاوي دكا بزوريش إسراف اما لبواري مادي دا بكاري دينين خلق وايد بينه زۆری ئەمە مسریفە، ینی کەسێکە ماڵی زیادە ڕووی دەکە لە ماڵدا. بەڵام قورئان زۆر لەوە قوڵتر بووی چووە کە ئێمە بەس بە ڕووکەشی حاڵی دەبین. دیارە ئیسراف زیاتر زانایان دەڵێن جەهل بمقدار الحقوق، بێئاگاییە لە ئەندازەی مافەکان، ینی ئەندازەکەی لە مقدارەکەی. بۆ نمونە کەسێک بووی دانراوە ڕۆژێ 6 ساعات بخەوێ، ئەم دەچێت 15 ساعات داخەوێ، زیادە ڕۆی دەکات لە خەوتنە، واتە مەرج نییە بەس لە ماڵدا بێت. ئەو جا زیانان دەڵێن ئیسراف زیاتر لە شتی حەڵاڵدایە، مباحدایە. ئەتۆ بۆ نمونە بۆ دانراوە ڕێژەیەک بخۆی، بەڵام زیادی کولوا واشربوا ولا تسرفوا، زیادە ڕۆیی کردن لە خواردن و خواردنەوە بریتە لە ئیسراف. کەسێک بۆ نمونە بە 5 قات جل، 2 مەکسی 3 مەکسی بەسە، بەڵام 3 زاویەی پڕ کردووە لە مەکسی، ئەمە خۆ دروستە، مباحە ئەو کەسە قاتی هەبێ جلکی هەبێ، بەڵام زۆر بەکارهێنانی زۆر بوونی ئەمە بریتێ لە ئیسراف. واتە دەچێتە هەموو بوارێکەوە ئیسراف، حتا تەنانەت لە ئاوی دەستنوێژە کە سەعد پێغەمبەری خوا فەرمی ئەوە چییە؟ ئەو هەموو ئاو بۆ بەکاردێنی سەلامی خۆی گەورە فەرمی ئایا لە ئاویشدا زیادە ڕۆی هەیە؟ فەرمی بەڵێ وەلەو کونتە عەلا نەهرین جار، ئەگەر لەسەر ڕووبارێکیش بی، لەسەر دەریایەکیش بی، زیاد بەکاربێنی ئیسرافە. تە تێگەیشتین ئیسراف زیاتر لە بواری حەڵاڵدایە، زیادە ڕۆیکردنە تۆ لە شتێکی زیاد بەکاردێنی، بەڵام تەبذیر زیاتر لە شتی حەرامدایە. ئەمە جەهل بمەواقع الحقوق، یعنی لە تۆ بئاگای لە مووقعی حەقەکەیە مافەکەیە. ئەو کەسە بۆ نمونە پارێکت پێیە، وا چاکە بچی بەرگ و پۆشاکی مناڵەکانتی پێ بکڕی، بەڵام دەچی عەرەقی پێ دەکڕی، لە جیاتی ئەو پارە بەکاربێنی بۆ خواردن و خواردنەوە بەکاردێنە بۆ عەرەقکردن، بۆ جگەرە کێشان، هەر شتێک تەسەرفکردنی ماڵە لە شتێکی حرامدا، لە شتێکی حرامدا جا کەم بیا زۆر بێ. جاری وا پێی وایە گەدەڵەت ئیسرافی کردووە لەوەیدا زۆری بەکارهێناوە، ناوەڵە 251 لە حرامدا، لە مووقعیشی حرامدا بەکاربێنێ، لە دژایەتی دیندا بەکاری بێنێ، پشتیوانی زاڵم و زۆرداراندا بەکاری دێنێ، ئیسرافی کردووە. ئەو کەسەش قورئان دەفەرمێ هاوڕێی شەیتانە، ئین المبەذرین کانوا ئیخوانە الشیاطین، نافەرمێ ئین المسرفین. وتە مسریف چونکە شتێکی حرامی نەکردووە بڵێ حرام بێ، بەس زیادە ڕۆی تێدا کردووە، بەڵکو ئەم شتێکی حرامی کردووە. تەماشا ئەگەر تایبەتێکین بە ماڵ ئیسراف کە لە ماڵدا بێجایدی پارە بێ، خواردن بێ، خواردنەوە بێ، ئەگەر حتمەن ئەوە بۆ بواری حەڵاڵ بەکارهاتوو، بەڵام زیادە ڕەوی تاکرا بۆیە قورئان وشەی ئیسرافی بۆ بەکارهێناوە. بەڵام ئەگەر تەبەن تەبذیر تایبەتە بە ماڵەوە، ئەگەر ئەم ماڵە لە حرامدا بەکار بهێندرێت، ناوی لێ دەندرێت تەبذیر، ناوی لێ دەندرێت تەبذیر.
ولا تبذر تبذير إن المبذرين كانوا إخوان الشياطين بلام لإسراف ده ولا تسرفوا إنه لا يحب المسرفين وكلوا واشربوا ولا تسرفوا قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم أو كاتت شو تستشريك حرام تاوان بۆ چکە لە باسی بابەت بوش بکات چکە ئاهەمترە بەڵێ جوان لە بەرەوەی لێرەکانە لەم ئاتی جەناب فەرمووت ئەوە بابەتی ماڵ و خواردن و پارە و خواردنەوە شتیوانە قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم گوناهی زۆر کردووە زیادە ڕەویان زۆر لە گوناهدا کردو مرۆڤ بە سروشتی خۆی كل بني آدم خەتا هەر هەڵە دەکا و گوناه دەکا بەڵام ئەو کەسانە زۆر سنووریان شکاندەوە زۆر زیادە ڕەویان تا کردو بەڵام قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا موسى قورآن چارەسەری بۆ هەموو شتێک داناوە لە هەر شوێنێک زەم و لۆمە شتێ بکە حتممە چارەسەری شێر بۆی داناوە بۆن منە لە باسی ئەوەی کە نەبینە مبەذیر چکە ئەو کەسە بۆیە دەبێتە برای شەیتان چکە ئیشی شەیتان دەکە و وەزیفەی ئەو دەکات لە تاواندا بەڵام ئیسراف لە بەرەوەی لە حەڵاڵ و حەرامدا بۆی هەردووکیان هیچیان نەکەوی ناو ئەم هەڵانەوە فەرمیێ كذلك جعلناكم أمة وسطا ئێوە ئومەتێکی وەسەطە نە زیادە ڕەوی دەکەن نە کەم ڕەوی دەکەن والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما عباد الرحمن صفتێکیان ئەوەیە گەر لە پێناوی خوادا ماڵیش دەبەخشن نە زیادە ڕەوی دەکەن نا ئەوەش کە هەر نێبەخشن ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط نە زۆر ببەخشە نەکەم وكلوا واشربوا وتصدقوا والبسوا ما لم يخالطه إسراف أو مخيلة وكو بيغمري خواده فرمي صلى الله عليه وسلم بكورتي إسراف بكارهناني تجاوز كذنا لهر فعلك إنسان ديكات حلال بيد يا حرام حلال بزوري زيادة أويا أن تجاوز كذن لي زيادة رويت كذا ذاك بلام تبذير بريتية التي صرف الشيء فيما لا ينبغي تۆ ماڵت بە زۆری لە بواری ماڵشدایە لە شتێکا سەرفی دەکەی کە پێویست نییە ئەو شتە پێویست ناکە تۆ ماڵی خۆتی تێدا سەرف بکەی شتێک دەکڕی زەڕور نییە لەوانەیە حەرام بێت لە شوێنێکا سەرفی دەکەی کە تاوانە بۆیە ئەمە بریتە لە تەبذیر ئەوش بریتە لە ئیسراف لە دوو شەیتر مامۆستا پێم باشە چونکە کاتمان لەوانەیە ئەوەن نەمابێت بەشی هەردوو ئەڵقەکانمان بکە دوو شەیترمان هەیە مەوت و وەفات ئەم دوو شێش زۆر هەڵدەگرێ پێم خۆشە ئاماژەیەش پێ بکەین دەست خۆش مەوەسا قورئان کە باسی وەفات و مەوت دەکە هەردووکیان بە معنای مردن دێن بەڵام وەفات فراوانترە و گشتگیرترە وەفات بۆ خەویش بەکار هاتووە بۆ مردنیش بەکار هاتووە بەڵام مەوت تەنها بۆ مردنێکی حەقیقیەکە ڕوح لە جەستە جیا بێتەوە ئەمما وەرگرتنی ڕوح لە جەستە ئەگەر بگەڕێتەوە ناوی ئەمە خەوە ئەگەر نەگەڕێتەوە ناوی مردنێکی نهایی وەکجاریە قورئان وەفاتی بۆ بەکارهێناوە الله يتوفى الأنفس حين موتها ئەمە لە کاتی خەودا ناوی لێناوە يتوفى الأنفس وتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أينام أهل الجنة ئایا ئەهلی بەهەشت دەخەون فەرمووی لا ينام أهل الجنة النوم أخو الموت ئەهلی بەهەشت ناخەون چکە خەوتن برای مردنە وهو الذي يتوفاكم بالليل دەکرێ یەکجاری نهایی ڕوحی کێشا بێت بەڵام مەوت تەنها جیابوونەوەی ڕوحە لە جەستە بە یەکجاری کەسەکە مرد بێ ئینەکە مەیتون و ئینهم مەیتون ڕاستە مامۆستا مەوت يعني زۆر جار وترێ النوم موت الأصغر بەڵام والموت نوم الأكبر يعني مردنی خەوتنە بەڵام يعني بریتێ لە یەکجارێکە و دووبارە بوونەوەی نیوەکو باس کرد لەسا خوای گەورە فەرمێ لا يذوقون فيها الموت إلا الموتة الأولى لا ناو بەباشتیان دەفەرمێ جارێکی تر مردنیان بەسەدا نایەتەوە بەڵام وەفات دەگونجێ دووبارە بێتەوە سا هەموو شەو وەفات دەکا يعني بەکاتی ئەم ڕوحە دەستە دەرێ بەڵام دەگونجێ بگەڕێتەوە کە هەڵدەستی الحمد لله الذي أحيانا بعد ما أماتنا دەشگونجێ نەگەڕێتەوە بەڵێ ڕاست تا لێرە ئێمە دەبێ ئەو حەقیقەتە بزانین کە وەفات بریتیە لە تەواوبوونی ئەرکێک تۆ بۆ مۆڵەتێک هاتووی ئەگەر مۆڵەتە تەواوبوو ئەو دەگونجێ وەفات بکەی و چکە ئەو مودەی بۆ دانرا بوو تەواو بووە یا کرێکارێک ئیشێکی بۆ دانراوە ئەو کارە
تەواوکات پێ دەگوتێت وەفات بەڵێ یعنی تەواوکردنی ئەو مۆڵەتە خی گەورەکە بە پێغەمبەر ئیسا سەلامی خی فەرمێ ئینی متەوەفیکە وەڕافیعوکە ئیلەیە لێرە وەفات معنای مردن نا بەڵێ یعنی تۆ وەردەگرم بەڵێ تۆ لەسەر زەوی لات دەبم بۆ مۆدەیەک دوایی دەژێڕێتەوە بۆ سەر زەوی تا ئەمە لە ناوچوو نییە و هەندێک جار وەفات معنای یعنی سەرپەرشتیکردن یعنی تەوەلی بەڵێ تەوەلا ساخوای گەورە کە دەفەرمێ لێشێ لە ئاەتەکانی پیرۆزان دەفەرمێ عوبد الله الذي يتوفاكم یعنی ئەو خوای کە دەتامرێنێ ئەی يتولاكم ئەو پەروەردگارتان پەرستن کە سەرپەرشتیتان دەکا پێداویستی ژیانی بۆ دابین کردوون نەخۆش دەبن چاکتان دەکاتەوە ڕستان بۆ دابین دەکا یعنی دابینکردنی شتەکان هەمووشی دووبارە یعنی تەواوکردنی نیعمەتەکان یوتیم و نیعمەتەوە عەلەیکە هەرچی پێویستە بۆ دابین دەکات ئەمە پێویستە تەوەفا پێوتێ تەوەلا ینی ئەمە تەوەلایە بەڵام وتمان مەوت یعنی بریتێ لە قەبڵێکی یەکجاریش نا ماوەسا ئەمەش کاتی ئێستا ئینسانش کە دەمرێ یەکجاری لە حاڵێکەوە دەگوازێتەوە لە قۆناغێکەوە دەگوازێت بە قۆناغێک بەڵام ینی جارێکی تر ئەم ئەمەلیە دووبارە نابێتەوە بۆ دووبارە بێت داوا دەکات بێتەوە سەر ساحەی ژیان و دووبارە بمرێتەوە چەند جار ئەمە دووبارە بەڵام وەفات دووبارە دەبێتەوە جوانە دەستخۆش بیاڕمەوەسا وسا قورئان باسی مەوتی بۆ ئینسان بەکارهێناوە بۆ ئاژەڵ و باڵندە بەکارهێناوە بۆ مردنی زەویشی بەکارهێناوە بۆن من لە باسی ئینساندا دەفەرمێ ئینەکە مەیتون و ئینەهم مەیتون لە باسی ئاژەڵ و لە باسی پەلەور با بڵێن باڵندەدا دەفەرمێ لە قیسەکەی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام إذ قال إبراهيم ربي أرني كيف تحيي الموتى شون مردوان زيندو دكيو قال أولم تؤمن قال بلى ولكن ليطمئن قلبي باشا دفرمي قال فأخذ 4 من الطير فصرهن إليك كتاك وتياتك لباسي بالندش دا ديسان بلورو أعجلو أنا دا باسي موتي بكار هنا لباسي مردني زويدا دفرمي وأنزلنا من السماء ماء طهورا لنحيي به بلدة ميتة ئاوێکی پاکمان لە ئاسمان دابەزاند بۆی کە زەوی لە دوێ مردنی پێ زیندوو بکەینەوە جارێکتر پێی زیندوو بکەینەوە بەڵام بابەتی وەفاتەکە بۆ ئینسان بەکارهێنراوە تشمل الثقلين بەڵێ تەنها جنی زەگرێتەوانێ ئەوانە مدەیەکیان هەیە یان ئەو حاڵەتیان بەسەدێ بەڵام موتەکە و گوتمان عامە گشتگیرترە هەموو مەخلوق دەگرێتەوە هەموو کائینێک هەرچی هاتووەتە بوون قابلی مەوتی هەیە قابلی مردنی هەیە بەڵام هەمووی قابلی ئەوەی نییە ئەم وەفاتەی بەسەر بێ بۆیە لێرە دابڕینی کاتی لە ژیانە پێدەگوتێ وەفات کارێکت بەسەر دادراوە و تەواوی دەکەی پێدەگوتێ وەفات بۆیە هەموو ئەمانە یان سەرپەرشتیکردن پێدەگوتێ وەفات بەڵام مەوت زیاتر پێیوەستە لە پەیوەندیدارە بە دەرکردنی ڕوح لە جەستە ئەم پەیوەندی بە ژیانی دەوایان پێ دەگوتێت سەکەن وەهامەت یعنی هێوربوونەوە و داکەوتن شتە کەسێکە دەمرێ ئەو جەستەڕێک دەکەوێ جارێکی تر هیچ جوڵەی نامێنێ حرەکەی نامێنێ حامیدە یعنی ئەو شتە خامۆش بووە ئەو شتە کەوتووە یان ئەو شتە یەکجاری هێور بۆتەوە یعنی مردن وایە بەس شەر نییە یعنی مەسەلەی یەتەوەفا معنای ئەوەیە کە یعنی بریتێ لە ڕاگرتنی تەوەقف عەمەل الئینسان یعنی ئەو شتە یەکجاری ڕانەگرتەوە بەس کارەکەی ڕاگرتووە کاتیە بەس ئەم هەتایە ئەو شتەی کۆتایی پێهێناوە بەتێکی دووە وەسە مردن ئەو موسیبەتە گەورەیە بالمناسبە لەگەڵ ئەو قسانە إمام حسن البصري دفرمي الموت فضيحة الدنيا ولم يترك لذي لب فرحة مردن براستي ئابڕوو دنیای بردووە کە خۆشی بۆ خاوەن عەقڵان نێهێشتۆتەوە بەڕاستی مردن موسیبەتێکی زۆر گەورەیە خوا بە گەورەی و عەزەمەتی خوا ڕەحممان پێ بکە فأصابتكم مصيبة الموت ئیدی هەردووکیان بێ وەفات بێ یاخود مەوت بێ بەڕاستی ینی موسیبەتێکی گەورەی بەتایبەت مەوت کە چکە ئینسان لە دنیا دەگوازرێتەوە بەرەو جیهانی ئاخیرەت کە ئاخیرەت لە بەرزەخەوە دەست پێ دەکا
يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة وكا بيغمبري خوا تفسيري كردوبا جهاني برزخوا خواهی گەورە بە گەوری عەزەمەتی خۆی ڕەحمان پێ بکە و عیب و عارمان داپۆشێ لە دونیا لەسەر ئەرز و لەژێر ئەرز و لە یەومی عەرض خواهی گەورە پاداشتی جەنابش بداتەوە ماوەسای عەزیز خواهی گەورە سەلامەتتان کە و بابەتی ئەم جارشمان بە کۆتا هات خواهی گەورە پاداشتی خێری جەنابش بداتەوە تا ئەڵقی داهاتوو بەخوای گەورەتان سپێرین و سەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه